نهێنی راپۆرتەکەی ماڵپەڕی یاهۆ لەسەر بەشداریکردنی دژە تیرۆر لە کوشتنی قاسم سولەیمانیدا. پارتی خەریکی چ گەمەیەکی ترسناکە دژی سلێمانی. ململانێ و پشتگوێخستنی سلێمانی لەلایەن پارتیەوە مێژوویەکی دوور و درێژی هەیە و زۆرجار هەوڵی دروستکردنی کێشەی گەورەی بۆ ئەم شارە داوە. بۆ نمونە پارتی کاری لەسەر ئەوە کردووە وەفدەبیانیەکان خۆیان لە سلێمانی بە دوور بگرن بە بیانووی ئەوەی شارەکە لە ژێر مەترسی هەواڵگری ئێرانیدایە. بۆیە بەدەگمەن شاندەبیانەکان شەوانە لە سلێمانی دەمێننەوە. هەروەها ساڵی 2020 پارتی کۆمەڵێک بەڵگە و زانیاری دا بە کەناڵی ئەلعەرەبیە و چەند ماڵپەڕێکی تر لەژێر ناوی ئەوەی گروپی کۆمپانیاکانی قەیوان لە بازرگانیکردنی پێکهاتەکانی نەوت و چەند مادەیەکی تر تێوەگلاوە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران. بەوەش ئەو کۆمپانیایە کەوتە بەرمەترسی سزاکانی ئەمریکا. لە ئاستی عێراقیش پارتی کارێکی کردووە کە هیچ وەزارەت و دامەزراوەیەکی فیدراڵی ناتوانن ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ سلێمانی بکەن. تەنانەت فەرمانگە فیدراڵیەکانیش لە سلێمانی ڕاستەوخۆ بە هەولێرەوە بەسراونەتەوە نەک بەغدا. پێشتریش لە پرسی بانکە فیدراڵیەکان هەریەک لە سەرکەوت شەمسەدین و ئەحمەدی حاجی ڕەشید بانکی ڕافیدەینیان ڕازی کرد بگەڕێتەوە سلێمانی و لقەکانی بکاتەوە. بەڵام پارتی لە هەولێرەوە ڕێگری کرد و تا ئێستاش شکستی بەو هەوڵا هێناوە. لە ئێستادا پارتی دەستی بۆ مەلەفێکی ترسناک بردووە. ئەویش پرسی تێوەگلانی سلێمانی و دژە تیرۆری یەکێتیە لە کوشتنی قاسم سولەیمانیدا. بەپێی راپۆرتێکی ماڵپەڕی یاهۆ لە سەرەتاکانی ساڵی 2020 کاتێک قاسم سولەیمانی لە سووریاوە دەگەڕایەوە بۆ بەغدا چەند ئەندامێکی دژە تیرۆری کوردستان کە پارتی دەڵێ مەبەستیان دژە تیرۆری یەکێتیە لە فڕۆکەخانەی بەغدا لە شوێنی وەرگرتنەوەی جانتاکان بوون و قاسم سولەیمانیان بینیوە و زانیاریەکانیان داوە بە تیمی دەلتای ئەمریکی. لە راپۆرتەکەدا هاتووە ئەندامەکانی دژە تیرۆری کوردستان لە ڕێگای فڕۆکەخانە بڵاو بوونەتەوە و زانیاریان لەسەر جوڵەکانی قاسم سولەیمانی کۆ کردوتەوە هەتا سەرکەوتن بۆ ناو ئۆتۆمبیلی گول لە نەبڕ و جۆر و ڕەنگی ئۆتۆمبیلەکەشیان دیاری کردووە. راپۆرتەکە دەڵێت تەنانەت دوای کوشتنی قاسم سولەیمانی ئەفسەرێکی دژە تیرۆر کە خۆی وەک پۆلیسی عێراقی گۆڕیوە یەکەم کەس بووە کە چۆتە سەر ڕووداوەکە وێنەی سووتاندنی ئۆتۆمبیلەکەی گرتووە و چەند پارچە گۆشتێکیشی لە شوێنی ڕووداوەکە کۆ کردوتەوە بۆ ئەوەی پشکنینی DNA بۆ بکرێت تا دڵنیابن کە سولەیمانی لە ناو کوژراوەکاندا بووە. ئەوەی لە راپۆرتەکەی ماڵپەڕی یاهۆ جێگای گومانە ئەوەیە ئەو دوو کەسەی وەک ڕۆژنامەنووس ناویان هاتووە دوو کەسی نەناسراون و هیچ پێشینەیەکی ئەو تۆیان نییە تا راپۆرتێکی ئاوا پڕ زانیاری و هەستیار بڵاو بکەنەوە. بۆ نمونە زاک دۆرفمان یەکێکە لە ڕۆژنامەنووسەکان پێشتر تەنها راپۆرتێکی بڵاو کردوتەوە لە ساڵی 2010 کە راپۆرتی وێنەیی بووە و هیچ وێنەیەکی ئەو ڕۆژنامەنووسەش بەردەست نییە لە هیچ جێگایەک کە ئەمە بۆ سەردەمی تەکنەلۆژیا و دیجیتاڵی مەحاڵە ڕۆژنامەنووس بێوێنە و پرۆفایلی فەیسبوک یان تویتەر بێت. ڕۆژنامەنووسی دووەمیان بەناوی جاک مۆرفی کە تەنیا یەک راپۆرتی تری بڵاو کردوتەوە لەسەر ئۆپەراسیۆنێکی CIA لە چین لە ساڵی 2020. ئەم ڕۆژنامەنووسەش هیچ پرۆفایل و وێنەیەکی بەردەست نییە. هەروەها نووسەرێکی کورد بە ناوی چێنەر ئەوڵا کە دانیشتووی ئەمریکایە بە دوواداچوونێکی وردی کردووە بۆ ماڵپەڕی یاهۆ کە بەر لە چەند ڕۆژێک ماڵپەڕەکە بەهۆی کێشەی دارایی فرۆشراوە بە چەند وەبەرهێنێک کە هەندێک لەوە بەرهێنەکان ناسنامەیان شاردراوەتەوە و ناناسرێنەوە و کۆمپانیای ئەپۆلۆ گلۆبال چەندین کۆمپانیای وەهمی دروست کردووە بۆ سەرکردەی وڵاتانی دیکتاتۆر بۆ شاردنەوەی پارەکانیان. گومان دەکرێت پارتی لەم ڕێگەیەوە چوو بێتە ناو ماڵپەڕی یاهۆ و کاریگەری لەسەر ناوەڕۆکی راپۆرتەکە کردبێت لە دژی یەکێتی. راپۆرتەکە دوو گومانی دروست کردووە. یەکەم بۆچی چەند ڕۆژێکی کەم دوای کڕینەوەی ماڵپەڕی یاهۆ لەلایەن کۆمپانیا نوێیەکە راپۆرتی کوشتنی قاسم سولەیمانی بڵاو دەکاتەوە و وردەکاری کوشتنەکەش باز دەکات بەوەی گوایە دژە تیرۆری کوردستان بەشدار بووە. هەرچەندە لە راپۆرتەکەدا ڕوون نەبووتەوە دژە تیرۆری یەکێتی بووە یان پارتی، بەڵام هەرزوو پارتی لە ڕێی میدیاکانیەوە وتی یەکێتی بووە. گومانی دووەمیش ئەوەیە زەقکردنەوەی باسکردنی ڕۆڵی کوردە لە هەوڵەکانی ئەمریکا کە بەدەگمەن ئەمریکا باسی ڕۆڵی هاوبەشەکانی ئەکات لەو جۆرە ئۆپەراسیۆنانەدا بۆ ئەوەی نەکەونە مەترسیەوە. ئەوەی جێگەی مەترسیە ئەوەیە
ئەگەر ئەم هەوڵەی پارتی یەکلایی بێتەوە ئێران بێ سزادان و تۆڵەکردنەوە لە یەکێتی و سزادانی سنووری پارێزگای سلێمانی بێدەنگ نابێت و ئەو جۆرەش ڕۆژانێکی سەخت و ئاڵۆز چاوەڕوانی کوردستان دەکات.